هەندێک ژیانی خۆیان دەخەنە مەترسیەوە بۆ گەشتن بە بەریتانیا و وڵاتانی دیکەی ئەوروپا، بەڵام دەستەبەرکردنی مافی مانەوە و ژیان لەم وڵاتانە هێندە ئاسان نییە. لە کاتێکدا ساڵانە زیاتر لە 600,000 هاوڵاتی ڕوودەکەنە بەریتانیا بۆ کار و خوێندن و ژیان و داواکردنی مافی پەنابەری، هەندێک لە دانیشتوانەکەشی بۆ دۆزینەوەی ژیانێکی باشتر ڕوودەکەنە وڵاتانی دیکەی جیهان، بەڵام هەندێکیش ناچار دەکرێن وڵاتەکە جێبهێڵن. ماوەی چەند ساڵێکە وەزارەتی ناوخۆی بەریتانیا هەوڵێوە دەدا کە ژمارەی کۆچکردووان بۆ وڵاتەکە کەم بکاتەوە. لەنێو ئەو هەڵمەتەدا دەستگیرکردن و ناردنەوەی ئەو پەنابەرانەیە کە هیچ مافی بمانەوەیان نییە لە بەریتانیادا. لە نێوشاندا زیاتر لە 50 پەنابەری کورد کە ئێستا دەست بەسەرن لەلایەن وەزارەتی ناوخۆ و چاوەڕێی ناردنەوە دەکەن بۆ عێراق. لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا زیاتر لە 50 هاوڵاتی عێراقی کە زۆربەیان کوردن دەستگیر کراون و چاوەڕێی ناردنەوە دەکەن بۆ عێراق. یەکێک لەو دەست بەسەرانەی کە ئێستا چاوەڕێی ناردنەوەیە بۆ عێراق بەم شێوەیە باسی لە بارودۆخی خۆی کرد. وەڵای خاڵۆی گیان هەمومان 16 ساڵ و 7 ساڵە لەم وڵاتین. دوو مناڵمەیە کوڕەکەم تەمەنی 11 ساڵە کە دڵشی تەواو نییە، کچەکەم تەمەنی 4 ساڵە. کۆیلە چیتری قەومی لەم وڵاتە، چیتری قەوم لاخوانەی خەپاری پێسێژی لەڕناکاتی ئەنی زۆر بێقیمەتە، بەڵام ئێمە لێرە زۆر لەوە بێقیمەترین. هەریف هەرام وەگەڕێتەوە سەر وڵاتەکەی خۆمان. هەندێک لەم هاوڵاتیانە خاوەنی مناڵ و هاوسەرن و ناردنەوەیان لە یەکتریان دادەبڕێت. سەرەتا هاوسەرەکەمیان دەستگیر کرد و ناردیانەوە بەغدا، بەڵام ئەوان وەریان نەگرتەوە هێنایانەوە. ئەوە ئەم جارش دەستگیر کراوەتەوە. ئەگەر ئەو بنێرنەوە زۆر ناخۆش دەبێت بۆ خۆم و کچەکەم. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ساڵانە بەریتانیا نزیکەی 40,000 هاونیشتیمانی وڵاتانی دیکە بە زۆر یان خۆبەخشانە لە وڵاتەکە دەردەکات. لەم ژمارەیە نزیکەی لە 25%یان ئەو کەسانن کە پێشتر داوای مافی پەنابەریان کردووە. بەپێی ئامارەکانی حکوومەتی بەریتانیاش لە 2 ساڵی ڕابردوودا ژمارەی هاوڵاتیانی عێراقی کە لە وڵاتەکە دەردەکرێن لە زیادبووندایە بە ڕێژەی لە 949. ئەم ژمارەیە ئەو کەسانەش دەگرێتەوە کە لەسەر سنوورەکانی بەریتانیا دەستگیر دەکرێن و پاشان دەنێنرێنەوە بۆ ئەو وڵاتەی لێوەی هاتوون. دەشتی جەمال بەڕێوەبەری فیدراسیۆنی سەرتاسەری پەنابەرانی عێراق کە داکۆشیکارێکی سەرسەختی مافی پەنابەرانە و کامپەینێکی فراوانی دژی ئەم ناردنەوەیە ڕاگەیاندووە، بەم شێوەیە باسی لە هۆکارەکانی پشت ئەم هەڵمەتە کرد. و دەستبردنی ئەوان لەم کاتە هەستیارەیە بۆ پەنابەران ڕوبەڕووی ناڕەزایەتی بەرینی ڕێکخراوە ئینسان دۆست و ڕێکخراوە پەنابەرەکان دەبێتەوە لە ئاستی جیهانە. دامان لێ کردووە کە ئەم ئیتیفاقی هەڵبۆشێنەوە ئەو پەنابەرانی کەسە ڕایانگرتوون لە گرتوخانەکان ئازاد بکەن و هاوکاتیش مافی پەنابەری بۆم کەسانە بەڕەسمی بناسیێنن. حکومەتی هەرێمی کوردستان بێدەنگی خۆی نواندووە بەرامبەر لە کاتێکە چەند ڕۆژ بەر لە ئێستا وەفدی حکومەتی بەریتانی چووە و سەرۆکی هەرێمی بینیوە و هەرچەندە حکوومەت باس لەوە دەکات ئەو کەسانی کە لە یاسا لایەنداوە و تاوانیان لە بەریتانیا ئەنجام داوە ئەوە دەبێت لە وڵاتەکە دەربکرێن، بەڵام داکۆشیکاران لە مافی ئەم پەنابەرانە دەڵێن ناردنەوەیان دوای ژیان لە بەریتانیا بۆ ماوەی چەندەها ساڵ شیرازەی ژیانیان تێکدەدات و خۆشیان دەخاتە مەترسیەوە. سەرنگ حارس، NRT لندن.